سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ پرۆگرامی سفرێک ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ گەیشتنە ئەڵلقەی 290 واتە 290 هەفتەیە من لەگەڵتانم کە نازانم دەکات چەند مانگ یاخود سزام دەکات چەند ساڵ چەندین ساڵە بەردەوامم تەنیا 10 ئەڵلقەی دیکەوتە 10 هەفتەی دیکە دەگەینە ئەڵلقەی ژمارە 300 کە یەکجار سەرکەوتنێکی گەورەیە بێگومان لە بۆ چەناڵی ژیر خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی دیکە لە بەرنامەیەکی دیکە هەرچەندە وەزعی کوردستان مەسەرەن زۆر باشە لەوەی کە یەکگرین بەڵام بێگومان برایان و خوشکاکمان ڕۆژاوای کوردستان پێویستێمە پاڵپشتی زیاترە بە تایبەتی ژۆرەکەی سۆشەڵ میدیاوە هەوڵ بدەن بە زمانی عەرەبی یاخود ئینگلیزی سەپۆرتی کوردی ڕۆژاوا بکەن یاخود ڕۆژاوای کوردستان بکەن ئەویش بە لەبەرکردنی جلی کوردستانە و بڵاوکردنەوەی جلی کوردستانە یان بڵاوکردنەوەی ئاڵای کوردستانە یان ئەگەر نامەیەک تەیە وەکو من مەسەلەن من لە ئینستاگرام و تیکتۆک و فەیسبوک لە تویتەریش دوو ڤیدیۆی زۆر سەرنجڕاکێشم بە زمانی ئینگلیزی بڵاو کردەوە بۆ ئەوەی خەڵک لە هەموو جیهانەوە گوێبیستی داواکاریەکان و خواستی ئێمە بن زۆر میمە بە زمانی ئینگلیزی یاخود عەرەبی شت بڵاوکەینەوە بۆ ئەوەی جیهان تێی بگەن چۆنە کوردی تەنیا بۆ خۆمانە بەڵام بۆ زمانەکانی دیکە بۆ ئەوەی کەوا بمان ناسن و بزانن ئێمە لە چ ئاستێکین و پێویستمان بە چییە و چۆن دەتوان پشگیریمان بکەن دووبارە سوپاسی هەموو خەڵکی باشووری کوردستان دەکەم کەوا سەپۆرتێکی یەکجار گەورەتان بۆ ڕۆژاوای کوردستان نواند هەروە باکوور و ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە بەڵام باشوور بەڕاستی جارێکە سەلمانتان کە ئێوە ماڵی گەورن و دەتوانن کەوا سەپۆرتی برایان و خوشکانی خۆتان بکەن لە هەر شوێنێک دڵخۆشم بابەتی زۆر خۆش ئەمڕۆ باسی بکەم تکا دەکەم دوگمێ لایک و سەبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەن سەرەتاش نرخی یاریەکان لەم هەفتەیە بەڕاستی داشکانی گەورە وەروە ئۆفەری یەکجار ناوەزر لە ئۆڵد فۆڕێز بۆ ئێوەی خۆشەویست بەردەستە نمونە یاری ئەنچارتد 4 و 5 بێکەوە دیسکاونتێکی زۆر باشی بۆ کراوە بە هەرزانترین نرختەنیا 2000 دینار دەتوانی ئەنجامی بدەیت کە داشکانێکی زۆر باشە یاری تێکن هەشت بە هەمان شێوە داشکانێکی گەورەی بۆ کراوە نرخەکەی تەنیا 10000 دینارە تێکنەش ئەدڤانس دیشنەکەی داشکانی بۆ کراوە بە ئەکاونت 15000 دینارە کە زۆر ناوازەیە سپارەمان 2 تەنیا 10000 دینار هەرزانترین نرخێتی سۆنیک ڕیسینگ کرۆس یاخود کرۆس وۆڵدیشە 15000 دینار توانین وەری بگری سنایپەر ئلیت ریزیستنس تەنیا 15000 دینار سەکیرۆ شارۆز دایتوایس تەنیا 5000 دینار ڕوبەر باندیتس داشکانێکی گەوری بۆ کراوە تەنیا 2000 دینار دەست بدەن داشکانەکان زۆر ناوازە نمونە یاری ریماچ تەنیا 10000 دینارە Red Dead Redemption 2 5000 دینارە یاری Rainbow Six Siege تەنیا 3000 دینارە Plant vs Zombie Garden Warfare 2 کە یاریشی زۆر ناوازەیە تەنیا 5000 دینارتانی وەری بگری Plant vs Zombies Replanted کە ریمەیک کراوەکەی بەشی یەکەمی Plant vs Zombie تەنیا 5000 دینارە Once Upon a Time in Katamari یاریی کلاسیکی ناوازەیە ئەمەش بە هەمان شێوە ریمەیک کراوەتەوە تەنیا بە 10000 دینارە Ninja Gaiden Black 2 20000 Mortal Kombat 11 1500 دینار بازار پێسە ناریتوانی بەشی 11 Mortal Kombat تاکیێ نرخەکان کارەسات ناوازە Minecraft تەنیا 5000 دینارە Mafia The Old Country 20000 دینارە Lego Horizon Adventure 10000 دینارە Kingdom Come Deliverance 2 13000 هەرزانترین نرخی Insurgents BK 4000 دینارە Hunt Showdown تەنیا 10000 دینار Hellblade 2 25000 GTA Trilogy هەرزانترینی 8000 Gran Turismo 7 8000 God of War Ragnarok تەنیا 10000 Ghost Recon 2000 Ghost of Tsushima 8000 Elden Ring Night Rain تەنیا 15000 دینار Dynasty Warrior کە یاریشی نوێیە تازە بڵاو کراوەتەوە تەنیا 20000 دینار Dying Light The Beast 20000 دینار Call of Duty Modern Warfare 3 15 یاخود 15000 20000 دینار Call of Duty Modern Warfare 2 15000 یان 10000 دینار Bully تەنیا 5000 دینار Bro Force یاریشی ناوازەی کلاسیکی پیکسلیە تەنیا 5000 دینار Black Ops 6 15 یاخود 8 Assassin's Creed Mirage 5000 دینار Among Us تەنیا 3000 دینار Plague Tale Innocent بەشیەکان 5000 چ بڵێم لە ئۆڵد فۆڕێز لەوەی هەرزانترت نییە بەڕاستی زۆر کارەسات داشکانەکە گەورەیە زەبەلاحە جگە لەمە بێکمان یاریەکان لەسەر ئێکسبۆکس یاری دەوێت لەسەر PC یاخود گەیم پاست دەوێت پلەیستەیشن پلەست دەوێت نێتفلەکست دەوێت یوبیسۆفت کێشەیە کتێ لە ئەکاونتەکەی یوبیسۆفت یان هەر خزمەتگوزاریێک لە جیهانی ڤیدیۆ گەیم دەتوانانی کۆنتاکتی ڕاستە خۆ بکەیت بە ئۆڵد فۆڕێز بڵێن لایەن ژیرەوە هاتوون خزمەتتان دەکەن داشکانەکان ناوازەم ڕاستی لە قیسە خۆتانی مەدەن ئەم هەفتەیە بڕۆن خێراکەن سپاس بۆ ئۆڵد فۆڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری
بێنە سەر هەواڵی ئەم هەفتەیە و بزانین یاریەک بڵاو کراوەتەوە یاخود بڵاو دەکرێتەوە. یارێکی نوێمانەیە بەناوی فرۆنت میشن 3 ریمیک بەشی سێمی یاری فرۆنت میشنە ریمیک کراوەتەوە. یارێکی تاکتیکل RPG ستایلەکەی تۆزەی دیارە بۆچی ئەو کەسانی کیفیان بۆ زیاری دێ بەتابەت لەسەر کۆمپیوتەری زگەیمە زۆر حەزیان لێ دەتوان بیکەن. یاری های گارد لە کۆتاییدا بڵاو کرێەوە. ئەو یاریە کە جێف کیلی لە گەیمەوەرزی دوایینی یاری بووکە شۆیەکەی پێخلاص کرد وتی یاریێکی زەبەلاحی گەورەی جەماعەتی تایتن فۆڵ و ئەیپێکس لەجەنز و ئەوانە دروستیان کردیا. هەفتەکان ڕابردووتم هیچی لەسە نازانین و دیاریش بوو لەبەرچە هیچی لەسە نازانین لەبەر یاریەکە زۆر باش نییە. یاریەکە بەڕاستی نمرەکانی زۆر خراپە. های گارد بە 67 داوازی لە مێتاکریتیک و گەیمەران 2.1 پێداوە لە دا لە ستیمیش نگاتیڤ ئۆڤەروێملی نگاتیڤەوە ئەتە گەیمەران کەیفیان پێ نایە. یەک لەوە کارەکان ڕاستی یاریەکە فری تو پلەیە یعنی چۆن حکم لەسەر یاریەک دەکەی کە فری تو پلەی بە خۆڕاییە بەڵام بێگومان میکانیزمی پارە سەرفکردنیشێت تێدایە وەکو هاوشەی فۆرتنایت و ئەیپێکس ئەوانە ئەیپێکس لەجەنزوانە. بەڵام گەورەترین کێشە لەو یاریەکەوە ئەوەیەکەوە دەڵێن ستایلەکەی زۆر تێکەڵە تۆ نازانی چ جۆرە یاریەک دەکەی و لە هەمان کاتدا خێراش لی بێزار دەبی وەک گەیم پلەیەکەشی زۆر خۆش نییە وەک گەیمەران دەڵێن کێشەی تەکنیشیشی زۆرە وەروە کێشەی ئەوەشی هەیە کە ناسنامەی نییە نازانین مەسەن کۆڵ ئۆف دیوتی وەرزۆین دەکەی دەزانین چ یاریەک دەکەی بۆی خۆت ئامادە دەکەیت. ئەیپێکس بە هەمان شێوە جیاوازە فۆرتنایت هەر زۆر جیاوازە. های گارد دەیەوێت زۆرینەی یاریەکان بی بە تێکەڵەیەکی ماشەپێکی سەقەت نەک ماشەپێکی باش کەیمەران کەیفیان پێ نایە بۆ پێیان باش نەبووە. من چکە یاریکە لایف سەرڤیسە ئەگە پارەیان بمینێ ئەوەن دەزانم پارەیان بینێ لەوانەیە داهات و چاچی بکەم بەڵام ئەگە پارەیان نەمینێ باوەڕ ناکەم یاریە زیندوو بتەوە ئیدی ئینا للاهی وإنا إليه راجعون هەستەخین و لۆ ناو گۆڕە. بەڵام یاریی دیکەمان هەیە کە ئەم دوێنێ بڵاو کرایەوە و نمرەکانیشمان هەیە یاری کایرن کە یەکێک لەو یاریانی من بەتەمان بیکەم لە بەرەو یاریەکە زۆر قەشەنگ و سەنجاکێش و ئەدڤەنچەرێکی خۆش دیارە. یاری کایرن باشتا سوار دابەزی نمرێکی زۆر باش و یاریەکە عنی تەنیا بگومان بەسەرکەوتنی چیایەکە کلایمینگە شاخەوانیە بە حەبلێکەوە بەسەر چیایەکی بەرز دەکەوی ئەرک و مەرحەلەکان مانەوە لە ژیانە چەند بەرز دەبیەوە بگومان ئۆکسیزین کەم دەبتەوە چاڵنجی زیاتر دێتە پێشێت خۆت توانی لەو بارودۆخانە خۆت بگونجێنی واتە ستایلەکەی RPG بەڵام زیاتر یاریەکە سەرکێشیە مانەوە لە ژیانە و سروایڤەرە. گەیمەران زۆری ئەنی ڕێژیوەران زۆریان بەدڵە بەڵام ێستا ژمارەی گەیمەرانمان نییە بەڵام ئێستا ستیمیش بە هەمان شێوەیە پێشوازەکانی زۆر باشە. مهم ئەم یاریە لەم هەفتەیە بڵاو کرایەوە و من بە هەر شێوەیەک ئینشاڵڵا دەستم پێی دەگەوە حەز دەکەم تاقیکەمەوە. وەرەوە یاریی نوێشمان هەیە کە کامێری کەسی یەکەمی سایکۆلۆژی مانەوە لە ژیانی ترسناکە بە ناوی The Ninth Channel کە یاریی دووبارەیە بەڵام ترسناکە یاری ترسناکە هەموو کاتێک بازاری خۆی هەرهەیە و لەم هەفتەیە بڵاوکرایەوە. دراگن کوێست ئەوە چەندە هەفت لەگەڵ دوو دەی دەکە هەفتە یان 15 دراگن کوێستی 15 ڕی ئەماجن کرایەوە ئەتە ڕیمەی کراوەتەوە ماوەکان ڕابردوو پێمان بی لە سەمەر گەیم فێست و ئەوانە بە ترێلەرەکەمان بینی. یاریی کۆنی دراگن کوێستەکە من هیچ زانیارێکم لەسەر یاریەکانی دراگن کوێست نییە لە بەروی کات خۆی نەمکردوون ئەزام جەمعای سکوێری نیکس کات خۆی دروستیان کردو ئێستاوانیش بڵاوی دەکەنەوە دووبارە مهم بڕیارە لە هەفتەی داهاتوو لە 5 مانگی 2 بڵاو بکرێتەوە. هەروە یاریێکیشمان هەیە کە زۆر لە مێژەنی ئاشکراکرا سەری ساڵ ئاشکراکرا یاری کارماگدن ڕۆکشفت کە یاریی شەڕ سیارەیە بەڵام لە هەمان کاتدا تەنیا شەڕ سیارەش نییە هەندێک کەشتیدا کاتی خۆی زۆر بەناوبانگ لەسەر پلەیستەیشن 2 دووبارە گەڕاوەتەوە. وەروە یاریەکانی پلەیستەیشن پلاس لە بۆ ئیسنشال لە بۆ مانگی 2 فێبریوەری ئاشکراکران کە ئەم لە جیاتی 3 یاریمان هەیە. Undisputed یاریێکی ملاکەمەیە Undisputed فیلمێکی زۆر بەناوبانگ زۆر خۆشە فیلمەکە. یاری سەبنارەکە بیلۆ زیرۆمان هەیە کە یاری نوێیەکەی سەبناتیکایە یاریی زۆر بەناوبانگ و بە چێژە. ئۆلترۆسمان هەیە کە زۆری لەسەر نازانم بەڵام ئەیس کۆمبات 7 سکایز ئەنۆن یەکێک لەو یارانەی کە ماوەکان ڕابردووتم بەشی هەشتم دێم خۆمیان بۆ ئامادە دەکەم کاتی پێمای خۆمی لەمە ئامادە دەکەم لەبەرەوەی یاریی قەشەنگ و خۆش و سەرنجڕاکێش دیارە. 4 یاری بتوان بڵێم سێیان باشە یەکیان زۆر باشە ئەیس کۆمبات دەگەنەت کردیە بەڵام لە مانگە باشەکارە نەخێ لە مانگە بەم ناوەندەکان بەڕاستی.
بێمەلای هەواڵەکانی پلەیستەیشن و بگومان گەورەترین هەواڵی هەفتەیەمان ئەوەیە کەوا دەنگۆیەکان دووبارە دەستی پێکردو بۆ ستەیت ئۆف پلەی لە مانگی 2 بەپێی راپۆرتێکی نوێ بێ و هەروەها بەپێی کۆمنتێک بێ لەلایەن چەندین کەسایەتی بەناوبانگی دزەپێکردنی هەواڵەکانی پلەیستەیشن بەتایبەتی نەیت دەهێیت لە تویتەری یەکێک پرسیاری لێکرد لە نەیت دەهێتی وتی ئایا سڵاو ئایا ستەیت ئۆف پلەی لە مانگی 2 دەبێ نەیت دەهێت دەڵێ بەڵێ دانەیەک دەبێ بگمان نازانین کەوا چیدا دەبێت چیدا نابێت تەنیا دەتوانین پێشبینی بکەین کە چیدا دەبێت پێشبینیەکانی من ئەوەیە کەوا زیاتر لەوانێت تڕێگەرێکی نوێ لە بۆ مارڤڵز وۆڵفرین ببینین یاخود سۆنی یارێکی بچوشی نوێ ئاشافکە کە تاوکە تا شای نەکردین ئایا گاڕۆڤارەکە دەبینین یاخودنا ڕاستی هیوام لە بۆ گاڕۆڤاری بەرز ناکەمەوە چکە زۆر جا پێوەی سوتاوین ئەمجار دڵم هیواتان بەرز مەکەنەوە یەکەم کەس بەخۆم کە کاتێ ستەیت ئۆف پلەی دەزانم تێدا نییە بەڵام هەر هیوام لەوەی بەرزەکە ببینم کەچی نایبینیم لە مانگی 2 کۆنفرانسێکی بچوکی پلەیستەیشن ئەنجام دەدرێت چەندە سۆنی کۆنفرانسی گەورە ناکات ستەیت ئۆف پلەی دەکات تەنیا ساڵی ڕابردوو هیچ شۆکەیسێکی ئەنجام نەدا بەڕاستی تەنیا ستەیت ئۆف پلەی بوو ئەم ساڵیش بزانین چ ڕوودەدا پێشمانیە سۆنی زارکە شۆکەیسی ئەنجام بدە مەگەر ئەگە پلەیستەیشن 6 نمایشکە لە چەند ساڵی داهاتوو ئینجا ئەگەنا باوەڕ ناکەم حەقسەکردن لەسەر پلەیستەیشن 6 بەپێی دەنگۆیەک و هەواڵێک و چەندین شیکەرەوەی گەورە و بەناوبانگی پێدەچیکەوە سۆنی تەمەنی پلەیستەیشن 5 درێژ کردبییتەوە لەناو خۆی لەناو کۆمپانیاکە بڕیاریان دابی و پلەیستەیشن 6 لە بۆ چەند ساڵێک دوا دەخەن هەرچەندە من پێم وانیە بۆ چەند ساڵێک دوا بخرێ ینی ئەو دەنگۆی هاتی دەڵێ لەوانەیە تەمەنی پلەیستەیشن 6 کە درێژ دەکرێتەوە ئەکەی پلەیستەیشن 6 دوا دەخرێ بەڵام منۆک خۆم پێم وانیە سۆنی ئەو کارە بکە لەبەرچە سۆنی نەیوتووە بە فەرمی نەیوتووە کە پلەیستەیشن 6 دوا دەخێن و نەشی وتووە پلەیستەیشن 6 لە بەرهەمهێنانە تەنیا ماوەکانی ڕابردوو مارک سەرنی وتی ئێمە لە بوونەوەی داهاتی کۆنسڵەکانمان لەگەڵ AMD ڕێککەوتین کەوا دەزانین چی دەکەین لە بۆ نەوەی داهاتی کۆنسڵەکان کە زیاتر گرنگی بە AI دەدەن بەژیری دەستکرد دەدەن بە تایبەتیش تەکنۆلۆژیای PSSR کە لە مانگی 3 ئەم ساڵ ڤێژنی 2 لەسەر PS5 Pro بڵاو دەکرێتەوە کەواتە بە پێی دەنگۆیە بی تەمەنی پلەیستەیشن 5 درێژ دەکرێتەوە هۆکارەکە بێگومان ئەوەیە کەوا ڕام بەردەست نییە ڕام لە هەموو جیهان لە نەمانە میمۆری لە نەمانە بە هۆی کۆمپانیەکانیشی دەستکردکەوە داتا سێڤەری گەورە دروست دەکەن دایانەی ئەپلیکیشنەکانیان سریعتربی پێویستیان بە ڕامی کۆمپیوتەرە ڕام بەردەست نییە نە لە بۆ میمۆری GPU نە لە بۆ ڕامی کۆنسۆڵی نوێیەکان نە لە بۆ ڕامی گەیمەران جەگە بیانەوەی پیسێک دروست بکەن کەواتە من پێم وایە بە بۆچوونی خۆم من پێم وایە پلەیستەیشن 6 لەوانەیە یەک ساڵ بڵاوکەوێت لە 2027 بڕیار بیبینین 2028 بەڵام پلەیستەیشن 5 تەمەنی درێژتر بێ لەوانی تاوەکو 2030 پلەیستەیشن 5 هەر یاری لە بۆ بڵاو بکرێتەوە ئاتە کرۆسژێنەکەی درێژتر دەبتەوە نەک پلەیستەیشن 6 تاخیر بێت لەبەرچێ لەبەر ئێگە سۆنی بێ پلەیستەیشن 6 تاخیر کە نمونان دەخەڵک دەڵێن 2030 کاتە پلەیستەیشن 6 دەبی چیپەکەی و تەکنۆلۆژیاکەی ناویشی بە هەمان شێوە دەستکاری بکرێت لەبەرەوەی بەپێی دەنگۆیەکان بی بەپێی دزەپێکردنەکان بی و پێی قسەی ماکسۆرنیش بی زۆربەی مواصفاتەکانی پلەیستەیشن 5 تا پلەیستەیشن 6 تاوەکو ئێستا یەکلا کراوەتەوە واتە لۆکتە تۆ ناتوانی مەسەلەن لە جیاتی 2027 تۆ 3 ساڵ دواتر هەمان تەکنۆلۆژیای کۆم بڵاو بکەیتەوە وەختی ئەو تەکنۆلۆژیای کۆنە و دەزانین جیهانی پیسی ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەند و پێشکەوتنە تۆ ناتوانانی ئەو تەکنۆلۆژیای بهێڵیەوە ئەو هێز و پاوەرە بهێڵیەوە 3 ساڵی دیکە لە سەری دانیشی گەیمەران چاوەڕێشتی نوێتر دەکەن ئەو کاتە بەڵام ئەگە بزانن لەوانەیە بزانتم شە بەرنامکە دەزان کاوە دروستکردنی کۆنسۆڵ پرۆسەیەکی چەند ساڵەیەت پرۆسەیەکی 5 بۆ 6 ساڵەیە تۆ کاتێک کە تەکنۆلۆژیایەکەت یەکلا کردەوە ئیدی 5 ساڵ خەریکی ئەو تەکنۆلۆژیای دەوی بدەوەی بەباشترین شێوە بڵای بکەیتەوە بەڵام کاتێک دێدلاینەکە دواخست تۆ دەبیان تەکنۆلۆژیای نوێ بینی یانی زەرەرێکی گەورە دەکەی لەبەرەوەی لە 2030 تەکنۆلۆژیای گەیمینگ دەستە ئاستێکی دیکە تۆ لەسەر تەکنۆلۆژیای 8 ساڵ 9 ساڵ ڕابردووی نەک ئەپدەیتی نوێ لەم تێدەگەمە بەسن چیە بۆیە باوەڕ ناکەم سۆنی ئەوەندە تاخیرتری بکە بەڵام بە بڕای من بەهۆی ئەوەی کەوا ڕام بەردەست نییە پێم وایە ساڵێک لەوانەیە ساڵ و نیوێک تۆزێت تاخیرتر پلەیستەیشن 6 بڵاوکەنەوە چونکە سۆنی نایەوێ هیچ کۆمپانیاک نایە نرخ گرام بکات نرخ گرامکەی کەمتر دەفرۆشێ چکە نرخ دەبێ گرام کە ئەگەر تۆ میمۆریت بەدەست نەکەوێت کە دەبێ پارەی زیاتر دەی و پارە زیاترش بێگومان دەبی گەیمەران دواتر بدەنەوە سۆنی کاتێک کە کۆنسۆڵەکە دەکڕن ئەوە بۆچوونی منە لەسەری هەڵام ڕاستم نازانم بەڵام بەهۆی ئەوەی چەند ساڵە بەرنامەیە دەکەم دەزانم کەەوە سۆنی چۆن بیر دەکاتەوە و کارەکە چۆن دەکرێت هیوا بەڵام ڕاست نەبم من حەز دەکەم بەڕاستی 5 ساڵ پێی مابێ زۆر باشە لە بۆەوەی کۆنسۆڵی نوێ ببینین ڕاستە زۆر بە گەیمەران دەڵێن ئۆکێ پلەیستەیشن 5 یاری زۆر بەسە بڵاو دەزانم یاری زۆر لەسەر پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریەس بڵاو نەکراوەتەوە وەکو یاری ئەکسکلوسیفی خۆیان بەڵام
ئەوەندە یاری بڵاو دەکرێتەوە من ئێستا ئەگەر هیچ یاریشکە نەکڕم تا تەمەنم ماوە دەتوانم یاری نوێ تاقیکەمە ئەوەندە یاریەم هەیە یان ئەوەندە یاریە لە پلانما لە داهاتوو بیکەم بەهۆی ئەوەی کاتمان نییە مەجال نییە و یاریانە بکەین ڕاستە ناتی دۆک لە ماوەی ئەم نەوەیە یەک یاری نوێ بڵاو نەکردەوە سانتا مۆنیکا نمونە یەک یاری بڵاو کردەوە واتە ستودیۆ بە ستودیۆ دروستکردنی یاری بڵاوکردن یاریان تاخیرترە بەڵام بەگشتی یاریێکی یەکجار زۆر بڵاو دەکرێتەوە زۆربەی یاریەکانیش نمرەکانیان خۆم لە بداەتی بەرنامە باز دەکەم هەشتان ڕاستە زۆربەی گەیمەرانی کوردستان ئەو یاریانە ناکەن بەڵام ئەگەر بیانکەن وەکو من نستە هەموو یارێک تاقی دەکەمەوە یاری زۆر ناوازان پێویست ناکە هەموو یاریێکمان گاڕۆڤار و GTA بێ و هەموو یاریێکمان زەبەلاح و تریپڵی بێ چێش زیاتر لە یاریە بچووکەکانە نەک لە یاریە زەبەلاحەکان یاری زەبەلاحەکان زۆربەی کات 50-50ە ناوازەبی زۆر بەقوتە خراپبی 6 ساڵ تەمەنی ئەو ستودیۆ بەلاش دە ڕۆستودیەکە دادەخرێ و کۆمپانیاکە کاربەندەکان تر دەکات دروستکردنی یاری زەبەلاح زۆر ریسکێکی گەورەیە لە ئابووری ئێستا میوادارم هەڵە بم بەڵام پێم وایە ڕاستم هەر قسەکردن لەسەرنەوەی داهاتوو چەند کەسێک هەڵساوم بە دروستکردنی هاندهێڵدێکی PS4 کە یاریەکانی پلەیستەیشن 4 لەسەر کار دەکات و بێ چێشش کار دەکات و پارتیەکەش تاوەکو سێ کاتژمێر بەرگە دەگرێت واتە لەنەوەی داهاتوو کە دەنگۆیەکان وایە سۆنی هەڵسێ بە دروستکردنی هاندهێڵدێک ئەم یاریەکانی پلەیستەیشن 4 100% کار پێ بکە و بەشێک لە یاریەکانی PS5 و بەشێک لە یاریەکانی پلەیستەیشن 6 کار پێ بکە پلەیستەیشن یاخود PS6 کار پێ بکە پێمان وایەکەوە تەکنۆلۆژیاکە ئێستا لەبارە بتوان ئەو یاریانە کار پێ بکەن نمونە لەم هەفتەیە چەند کەسێک هەڵساوم بە دروستکردنی هاندهێڵدێک لە چناڵی یوتیوبەکەی خۆشیان لە سۆشیال میدیاش ڤیدیۆکەیان بڵاو کردەوە کە بەڵێ یاریەکانی PS4 دەتوانی بە شێوەی هاندهێڵد بیکەی هەر نیتیڤی PS4 نەک بڵین یاریەکان ئیمیلیتی PC کرابن یان لەسەر PC ئەنجام بدەین یاری PC بێ بەڵام بە قوتی پلەیستەیشن 4 هەر بە سۆفتوێری PS4 هەر PS4 یان بچوو کردوتەوە سەر هاندهێڵدێک وە دەتوانی تا سێ کاتژمێریش یاریەکان بکەی بە شاشەیەکی 7 ئینچی OLED کە دەتوانی بە 1080 یاریەکان بکەی و HDMI output شێ لە بۆ شاشەی گەورەکە واتە تەکنۆلۆژیاکە هەیە سۆنی دەزاین دەکە و باسی دەکە بۆیش دەنگۆیەکان 100% وانەکەەوە سەرجەم یاریەکانی PS4 بەشێکی زۆر یاریەکانی PS5 بەڵام بە مۆدی پاوەری کەمتر واتە ڕێزلوشنەکە کەمتر دەبێتە بۆی هێز و توانە کەمتر بەکاربێنێت چکە پارتیکە بەشی دەدەقەش ناکە لەگەڵ یاریەکانی PS6 بەڵام بە تەواوەتی ئۆپتیمایز کراوە ڕێکخرابن لە بۆ کۆنسۆڵە هاندهێڵدا لەنەوەی داهاتوو بیبینین من زۆر حەزم بە هاندهێڵد هەیە بەڕاستی بەڵام تاوەکەیتە جگە لە ستیم دێک هاندهێڵێکی زۆر باشم نبینیوە کە ئاسان بێ بەکارهێنانی داوڵۆدکردنی یاری ئاسان بێ و پاترێکی باشی هەبێ بەڕاستی و یوزەر فرێندلی بێ بەڕاستی بەپێ راپۆرتێک بێ دەڵێت دوو هێندەی پەرەپێدەران ئێستا دەیانەوەی یاری لەسەر PS5 و سویچ بڵاو بکەنەوە کەمتر لەسەر ئێکسبۆکس دایانەوەی یاری دروست بکەن و بڵاو بکەنەوە کارەکەش بێکمان مەڵتی پلاتفۆرمە بەپێ لێکۆڵینەوەیەک بێ و پێی سروێیەک بێ واتە ڕاپرسێک و گشتپرسێک بێکەوە ڕێکخراوێک لە ئەمریکا ئەنجامی داوە لەسەر پەرەپێدەرەکان هەزاران پەرەپێدەر قسەیان تێدا کردو و دەنجیان پێدا داوە دەڵێن دوو هەندە پەرەپێدەران دەیانەوە یاری لە بۆ PS4 ئەوە PS5 وەروە سویچ دوو بڵاو بکەنەوە نەک ئێکسبۆکس هەمووشیان هۆکارەکان بۆ ڕوون کردوتەکەەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت یاری ئەکسکلوسیڤ لەسەر پلاتفۆرمی خۆی سەرەتا ینی لۆگ نەکردووە بڵاو ناکاتەوە یاخود بوویتە مەڵتی پلاتفۆرم ئیدی هیچ مانایەک نییە گەیمەران بتوانێت ئێکسبۆکس بکڕن بۆیە فرۆشی ئێکسبۆکس لە کەمتر و لە کەمترە چکە مایکرۆسۆفت پلانەکەی گۆڕی ئیدی بوویتە مەڵتی پلاتفۆرم دەوێت قازانجام لایەکۆ کاتە بۆیش ئێستا بازاری ئەوان فرۆشگای PS Store یاخود PSN نەتوۆرکە یاخود سویچ ئۆنلاینە لەوێ گەیم یاریەکانیان زیاتر دەفرۆشێ بۆ زیاتر فۆکسیان لەسەر ئەم دوو پلاتفۆرمێ بێمە سەر یاری ئینترگلاکتیکی نایتی دۆک یاری داهاتویان ئینترگلاکتیک هرتیک پرۆفیتە تاوەکۆسێک ترۆری سینەماتیشمان هەیە زانیاریی نوێمان هەیە یەکی لەو ئەکتەرانەی کە بەدەنگ تێدا بەشدارە تۆنی دڵتنە کە بە شکلیش بەشدارە بەدەنجش بەشدارە یەکێکە لە کارکتەرەکە بەڵام هێشتا نازان ڕۆڵی چییە و کاری چییە و شتانە تەنیا لە دیمەنەکان لێگوێنە دیارە تۆنی دڵتن لە مقابلەیەکی نوێدا لەسەر بەرەمێنانی ئەو یاریە دەڵێ ئەوانە these guys top of the line دەڵێ ئەمانە بەڕاستی ئەم برادرانەی نایتی دۆک دەڵێ لە دەرێ بەقوترین شتن لەو جیهانەی کە بخۆیان دروستیان کرد تۆپ ئۆف دە لاین یانی زۆر ئاستیان بەرزە دەزانن چ دەکەن و دەزانن چیان دەوێت دەڵێت تاوەکو ئێستا لە ژیانم لە هیچ پرۆدەکشنێک و بەرەمێنانێکی فیلمە زنجیرەیە ئاشتانێک کە بەشداریم کردیە بەم شێوازە تەکنیکیە بەهێزە شارەزایە کارم لەگەڵ هیچ کەسێک نەکردو بەقەدر ئەوەی نایتی دۆک بێگومان هەمووان دەزانین نایتی دۆک کاتێکی یەکجار زۆریان پێچێک کە یاریێک بڵاو دەکەنەوە بەڵام هەر یاریێک بڵاو بکەنەوە خەڵاتی یاریەکان زۆربەی کات دەبا و
دەنگدانەوەیەکی گەورەش دروست دەکە و ئاستی گەیم پلەی و ڤیژوەڵ و گەیم دەبنە ئاستێکی دیکە واتە هاوشێوەی ڕۆکستارن هاوشێوەی مەسەلەن ئەگەر لە بیرتان کات خۆی کاتەکە یوبیسۆفت یاریەکانی ئەساسنی بڵاو دەکردەوە مەسەن وەکو یونیتی بلاک فلاگوانە جیهانی گەیمی دەبردە ئاسێکی دیکە نایتی دۆک بە بڵاوکردنەوەی ئەنچارت جیهانی گەیمی بردە ئاسێکی دیکە بەڵاستە بەس وەکو چیرۆکوشت بردی ئاسێکی دیکە ئینترگلاکتیک لارێت تێکەڵەیەکی هەموو بێ دانەوی بە ئاسێکی دیکە واتە تاوەکو ئێستا کارەکان باش دەڕۆ بەڵام بێگومانشتا دەنگ باسمان نییە لەسەرەوەی بەرەمنانە چ ئاستێکدا و چۆن نییە ئەو شتانە لەم هەفتەیە جەماعەتی گراند توریزمۆی دیڵزێکی نوێیان لە بۆ بڵاو دەکرێتەوە بەڵام ئەمان بە پارەی و هەفتەکان ڕابردوو بە بەلاژ و بەڵام ئەمە چەند ئۆتۆمبیلێکی نوێ زیاد دەکرێت دەتوانن سوودی لێوەرە بگرن بۆ کەسانی دیکە و شتێکی سەیر بوو لەم هەفتەیە لە سوشال میدیای زۆر کۆمیدی ببینیم ئەویش کۆمپانیای سۆنیە بۆ کەسانی PS4 یان هەیە سۆنی نامەیەکی بۆ زۆری بەشێکی زۆری گەیمەرانی PS4 نات کە نامەکە لە سەری نووسراوە فرام پلەیستەیشن واتە لە پلەیستەیشنەوە بۆ ئەو کەسە نامەکە لە 21 تۆمارکرا لای زۆربەی گەیمەران لە سوشال میدیا بینیم دەڵێ whether you are catching up with these hits from 2025 like Clear Obscure Expedition 33 are Raider Ghost of Yota getting ready for the most anticipated games of 2026 including Saros 007 First Light Neo 3 and so much more. Now's the perfect time to upgrade to a PS5 console. Scan the QR code to see the latest deal on PS5 consoles. سۆنی ڕکلامێکی ڕاستەوخۆ لە ناو PS4ەکە دەکات دەڵێ ئەگەر دەڵێ دەزانم کەوا دەڵێ دەزانین کەوا دەڵێ ئەگەرە تو کەیفت بە یاریەکانی وەکو کلێر ئەبسکیەر دێ یاخۆت ئارک ڕایدەر دێ یان گۆست ئۆف یۆتەی دەهات لە 2025 دەرێ ئاگادار بە لە 2026 هێشتا یاری گەورەتر وەکو ساڕۆسە یاریەکەی جێمز بۆند 007 نیۆسێ و چەندین یاری دیکەش لە بۆ PS5 بڵاو دەکرێتەوە بۆیە دەرێ ئێستا کاتێتی کۆنسۆڵەکەت ئەپگرید بکەی بیکەیتە PS5 دەڵێ QR کۆدەکە سکانکە بۆی PS5 بکڕی ئەتا کەسانی کە PS4 یان هەیە سۆنی دەڵێ کاکە ئێستا کاتێتی ئەگە بە تەمای بگۆڕی ئێستا کاتێتی و بە بڕای منیش ئێستا کاتی دەکە PS4 تەیە تا ئێستا PS5 PS5 خەریکە کەون دەبێت وە کەون بووە تەمەنی 5 ساڵە یعنی 2006 ساڵە نەک 5 ساڵە مانجیازم تەشەش بەس میهیم ساڵی شەشەمین ئێستا لەبەر 2020 بڵاو کرایەوە ئێستا بیتمە 2020 ئێستا 2026 6 ساڵە کۆنسۆڵە لە بازار هەیە ترێلەرێکی نوێژ لە بۆ یاریەک بڵاو کرایە بە ناوی تۆکیۆ ئەکستریم ڕیسەر کە کەشوهایەکی زۆر PS دوانی هەیە پلەیستەیشن توانی هەیە بەڕاستی لەبەرەوەی هەر ڕیسینگە بڵام ڕیسینگی زۆر سەرنجڕاکێش دیارە بە جەماعەتێکی ژاپۆنی دروست دەکەن بۆ یاریەکە زۆر قەشەنگ و جوان دیارە هیواداریشم یاریەکە لە ئاس چاڕوانەکان تو ئێستا حالیان ئەوە هاتە ناو ڕادارەکەی من کە ئاگام لەو یاری دەبێت زانیاریش نوێسە و یاری هەبی بە ناوی تۆکیۆ ئەکستریم ڕیسەر ئەکستریمەکەش بە ئەکس نووسرایە واتە لەبیری ناکەم بێنە سەر هەڵ یاریەکان و بێگومان بە GTA 6 ڕست پێ دەکەم دوو هەڵمان هەیە سەر GTA 6 یەکەمیان هەردووچەند یەکەمیان دزەپێکردن و لیکە دووەمیشان فەرمیە یەکەمیان بەپێی راپۆرتێکی نوێ دزەپێکردێکی نوێبی ڕۆکستار پلانەکەی واداناوە لە ڕۆژی یەکەم بە شێوەی دیسک یاخود شریت بە شێوەی دیسک یاری GTA 6 بڵاو ناکاتەوە تەنیا بە شێوەی ئۆنلاین داونلۆد بەردەست دەبێت بۆ ئەوەی سپۆیلی یاریەکە لە ئۆنلاین بڵاو نەکرێتەوە و یاریەکە ئازووتر نەگاتە دەستی هەندێک کەس لە جیهان تاوی یاریەکە لە یوتیوب ئەپلۆد بکەن و ئیدی تاوی ستۆریەکە و شتەکان مەسەلەن کەشف بکەن هاوشێوەی ئەوەی کە لە ڕێت دێت و لاستە بەس ڕوویدا بۆیە لە دوای ماوەیەک لە بڵاوبوونەوە یاریەکە بە شێوەی ئۆنلاین ئینجا ڕۆکستار بە شێوەی دیسک یاریەکە بڵاو دەکاتەوە کە من پێم وایە کارێکی باشە یەکەم دووەمیان کارێکی خراپە باشەکەی لەوەیە بێگومان یاریەکە مەسەلەن GTA 6 دەگاتە زۆر دوکان لە هەموو جیهان بێگومان ساحب دوکانەکان دەدان هەندە خەڵکی من کات خۆشم یارم وا وەردەکرد پێش هەموو خەڵکی جاریوا بیاری پێش زۆربەی خەڵکی من و برادێک یاری گاڕواری 2010 ساڵی 2010 وەرگرت چوینە بازار دیسکەکەمان وەگرت کە برادەر بوو یاریەکەم تەواو کرد اینجا یاریەکە لە ئۆنلاین لە پلەیستەیشن ستۆر بەردەست بوو ئاتە من تەواو کردبوو جانەک من هەزارانی وەکو من لە جیهان بەهۆی شریتەکەەوە دیسکەکەەوە یاریەکەیان تەواو کردبوو ئەپلۆدی یوتیوبیان کردبوو چەندە یوتیوب بلۆکی خزبە سەر بەڵام زۆر خەڵک بە فرتیفێر ئەپلۆدیان دەکرد و تەواوی سپۆیلی یاریەکە لە ئۆنلاین بڵاو بووە بۆیش لەوەی تێدەگەم
بەڵام لە هەمان کاتدا بۆ کەسانێک کە یاری بە ئۆنلاین ناکرن تەنیا بە شێوەیە دیسک دەکڕن یاخود کۆلێکتەرن بگومان لەوان تۆزەی خراپە یاخود لەوانەیە دیارەکە بە 2 جار بکڕن جارێک بە ئۆنلاین جارێک بە دیسک بگومان بڵاوبوونەوە یاریەکان بە دیسک ئێستا لە کەمبوونەوەی بەتەبەت لە کوردستان هەر زۆر کەم بووە هەرچەندە باشترە بە دیسک هەبی بەڕاستی من بەخۆشم گلەیم لە خۆم هەیە کە یاریەکان تەنیا بە ئۆنلاین دەکەم لەبەر تااقەتی بازار ڕشتم نییە بە ئۆنلاین هەموو یانی ئەکاونت پلەیستەیشنەکەم یان ئێکسبۆکسەکەم یان کۆمپیوتەرەکەم پڕ یاری ئۆنلاینە بەڵام دیسک باشە لەبەرەوەی تۆ ئەگە بە دیسک هەت بێت تۆ شتێکت هەر لە بەردەستە لە مستقبل بتوانانی بیفرۆشیەوە یاخود بیگۆڕنیەوەتە تازەرە ناکەی بەڵام یاریەک بە $70 ڕۆژێکەکەم بکڕی ئیدی $70 فت بە حیاتی بە چاوت ناکەوتەوە بەڵام بە دیسک بگمە هەرزانترە هەفتانیە لەوانەیە $50 یان $55 بێت تا هێشتا هەرزانترە لە چاو $70 مهم یاری GTA 6 سەرەتا بە دیسک بەردەست ناوێ پێ و دزە پێکردنەوە هەواڵە بێ تەنیا و تەنیا بە شێوەی ئۆنلاین دەبێ لە دوای چەند هەفتەیەک یاخود مانجی دواتر ئینجا یاریەکە بە دیسک بڵاو دەکرێتەوە بێمە سەر خەبەرێکی دیکارەتە جیهانی GTA 6 پێدەچێکەوە کەسێک لەلایەن پۆلیسی ئەمریکیەوە دەستگیر کرابێ بەهۆی ئەوەی ویستویەتی درۆن بەکاربێنێ وەروە فەیک آیدی یاخود ناسنامەی فەیکیش بەکاربێنێ بۆ ئەوەی بتوانێت دیمەنێک لەناو کۆمپانیای ڕۆکستار تۆمار بکەوە بزانێکەوە کارمەندەکان ڕۆکستاری خەریکی چن لە یاریەکە و بتوانێت شتێ دروست بکە لە جیهانی GTA 6 دەستکەوە بگومان ئەو کەسێک کە ئەو کاری کردێ ناوەکە هێشتا لەلایەن پۆلیسەوە بە فەرمیانشان نەکرا بەڵام پێدەچێکەوە ئینفلوئەنسەر بێ واتە کەسایەتی سۆشەڵ میدیا بێ لەوانەیە ویستی بێتی ڤیدیۆکی ئینستاگرام دروستکە تیکتۆک دروستکە یاخود یوتیوب دروست بکە بە بەکارهێنانی درۆن لەسەر باڵەخانە ڕۆکستار تەنانەت دەڵێ بۆ ئەوەی تۆزای نزیک بێتەوە لەناو کۆمپانیا هەڵساوە فەیک آیدیی بەکارهێناوە ناوی خۆی وەکو کارمەندێکی ڕۆکستارێک کردووە بەڵام بێگومان ڕۆکستار یەکسەر زانیتی کە و کەسە فەیکە پەیوەندی بە پۆلیسەوە کردی پۆلیس ئەو کەسەی دەژی کردووە تەنیا ئەوەندە زانیاریمان هەیە وەکو راپۆرتی تێکەس نەنوێنەی کابرامان هەیە ناوی کابرامان هەیە تەنیا ئەو خەبەرە لە وێبسایتەکانی ئەمریکا بڵاو کراوە بەڵام ڕۆکستار بەخۆش هیچ سێش لەسەر نەکرد بۆ چکە ڕۆکستار نایوتە مەوزوع ئەگەران نایوێ فکر بداتە خەڵکی بە هەماشەوەی لاسایی بکەنەوە بەس مهم ئەوە دەرخەری ئەوەیەکەوە خەڵک بۆ دروستکردنی ڤیدیۆیەک لە سۆشەڵ میدیا ئامادەیە خۆی بخاتە زیندان و خۆشی خستوتە زیندان ساڵی ڕابردوو نیتندۆ ڕاگەیاندکەوە یاریەکانی ڤێرچوەڵ بۆی لە بۆ نیتندۆ سویچ ئۆنلاینەکە زیاد دەکرێت بەڵام پێویستت بێگومان بە ئامێری ڤێرچوەڵ بۆیەکەیە کە ئەویش بە زیادە فرۆشە پێما نرخی $100 شتێکی وایە وەکو سبسکریپشن وەکو مەسم لە گەیم پاس و پلەسەکەی نیتندۆی یاریەکانی لەگە بەڵدەستەوەی بەڵام پێویست بە ئامێرەکەشە لەگەڵ تاقیکەیتەوە کاتی خۆی ئەمە کۆنتری VR نیتندۆیە کاتی خۆی بەردەستی دەخست بەڵام لە مافتەی ڕاگەنراکەوە دوو دانە یاری کۆنی ڤێرچوەڵ بۆی کە پێشتر هەبڵاو نەکراونەتەوە لەلایەن نیتندۆوە بە هەر هۆکارێک بێ کاتی خۆ بڵاو نکرێتەوە ئێستا بڵاو دەکرێنەوە دە یاریەکان نوێنە خۆی نوێ نییە کۆنن بەڵام تازە ڕلیز دەکرێن بۆ یەکەم جار بڵاو دەکرێن یاریەکانیش بەناوی زیرۆ ڕیسەر و دی هۆپەرە کە من هیچ زانیاری بەسەریان نییە بەڵام بۆ کەسانی کەفیان بە جیهانی نیتندۆ دێ ئاگادار من دوو یاری کۆنی ڤێرچوەڵ بۆیمان هەیە کە لە هەفتەیەکانی داهاتوو لە مانجی دوو بەردەست دەبن پێدەچێکەوە یاری کینگدم کام دلیڤرنس کە یەکێکە لەو یاریانەی گێمەرێکی زۆر لە هەوت جیها بەخۆ خەری کردووە پێدەچێت کە ڤێژنی PS5ەکەی لە بۆ بەردەست بێ بەشی دووەمی ئەو یاری ئەم ساڵ پارساڵ تەقیەوە بەڕاستی ئەمە بەشی یەکەمی یاریەکەیەکەوە دانەوێ ڤێژنی PS4ەکەی ئەپگرێت کەن لە بۆ PS5 بەڵام هێشتا بە فەرمی نازانین تەنیا دەنگۆیە پێدەچێکەوە لاپتەکانی داهاتوو زیاتر لە سەبزین و ڕزۆڵوشنی یاریەکە لە 1080 یاخود 900 پێوە بەرز بکەن لە بۆ 4K کە بەشی دومی زۆر سەرکەوتوو پێما بێستە کاتێتی بەشی یەکەمیش بە هەمان شێوە بەرزتر بکەنەوە حاڵێکی ناخۆشم پێ بۆ گەیمەرانی واچ دۆک پێدەچێەوە بەپی هەواڵی هەفتەی ڕابردووشم کە باسم کردکەوە ئیدی یوبیسۆفت کۆمەڵێک یاری کانسڵ کردو و دووبارە دوگمەی ڕیسێتیان لە کۆمپانیایەکە داوە دووبارە هەیکەلی کۆمپانیان ڕێکی خستەوە بەهۆی چەند ساڵە کێشەی داراییان هەیە پێدەچێکەوە بە یەکجاری واز لە بەرەمێنانی یاری واچ دۆگز بهێن واچ دۆگ سێ یاری لە بڵاو کراوەتەوە بەشی یەکەمی مارکتینگێکی زۆر زەبەلاحی بۆ کرا کاتی خۆی من لە بیرمە گەیمەرێک لە جیهان چاوەڕوانی واچ دۆگزی بوون دەیانوت ئەمە GTA کیلەرە واتە بکوژی GTA بەم شێوازە گەیم پلەی شتەکانی کە یوبیسۆفت سەرەتا ڕکلایم بۆ کە ڕاقی بوو بەڵام کە یاریەکە بڵاو کراوە بەڕاستی لە ئاستی و چاڕوانی نەبوو یاریشی بەقوت بوو خراپ نەبوو بەڵام لەو ئاستەی نەبوو کە یوبیسۆفت ڕکلایم بۆ کرد زۆربەی فیچەرەکان کە یوبیسۆفت باسی کرد لە یاریەکە هەر نەبوو واچ دۆگز 2 زۆر باشتر بوو لە واچ دۆگز 1 بەڵام واچ دۆگز 2 ناتوانێت مەسەلەن ڕکابەری GTA 6 بکەم ئەوە بە هیچ شێوازێک شتیوە ئەنجام نادرێت والحاصل
واش دۆکسێ بەڕاستی زۆر کارەسات و یاریێکی خراپ نییە دەتوانین سەرەتا تا کۆتا یاری بکەیت توێژەوەی بگرێت بەڵام بەهۆی کارکتەری فەرمیمان نیە دەتوانین تۆ ڕۆلی هەر کارکتەرێک لە جیهانەکە بجێڕی دەتەوێت بتوانین کارکتەرێ بیکەیتە کارکتەری خۆت ئەو چێژەی نەبوو بۆ گەیمەران و زیارەکە زۆر بەناوانش نەبوو نتەقیەوە بۆیە یوبیسۆفت بەنیازە نەک بەنیازە ئیدی بە پێی ڕاپۆرتە بێ بڕیاری داوە واچ دۆکس ئیدی کۆتایی هات یاریش دیکەی واچ دۆکس دروست ناکەن لەوانێت 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ دیکە ئەگەر بیانێت دووبارە دەست بە دروستکردنی یاریە بکەنەوە بێمە سەر جەماعەت ساڵن هیل دوی لەگەڵ کرۆنۆسی ستودیۆی بلو پۆینت زۆریان نەماوە بەروارەکە پێدەچێت چواردەی مانگی دوی ئەم ساڵ بێ لافتەکان ڕابش باسم کردکەوە یاری داهاتی خۆیان بە شێوەیەکی کاونتداون ئاشادەکەن لە ڕێگەی وێبسایتی خۆیان کاونتداونەکەیە زۆرمان نماوە تەنیا 15 ڕۆژێکمان ماوە لە چواردەی دوو یاریەکە یاری نوێیەکی خۆیان فەرمی ئاشا دەکەن و ئەو کاتیکە شەش بێگومان پێتان بڵێم بێبەستەر یاری جوداس کە لەلایەن کێن لڤین دروست دەکرێت دروستکەری یاریەکانی بایۆشۆک لەم هەفتەیە هەواڵێکمان لەسەری هەبوو کە دەڵێ 5 ساڵی ڕەبەقە تەنیا خەریکی میکانیکی یاریەکانە ئێستا میکانیکەکەیان وا دروست کردووە کە شتێکی لەبیر نەکراوە واتە 5 ساڵە تەنیا دەیانوێت میکانیکی یاریەکەی بەقوت بکەن میکانیکێکەوە گەیمەر کە یاریەکە دەکا لە میکانیکەکەی بێزار نەبێت جا بێگومان میکانیکی یاریەکە چییە لەوانەیە وا پرسن زۆری لەسە نازانین تەنیا ئەوە دەزانینکەوە یاریەکە ڕۆک لایکە دەمری دێتەوە سەرەتا دووبارە دەست پێ دەکەیتەوە بەڵام هەر کاتێک کە دەمری و دەچیەوە ناو یاریەکە دووبارە کارکتەرەکە چاپ دەکرێتەوە لە ڕێگەی ئامێرێک تەبع دەکرێتەوە خانەکانی جسمی هەمووی تەبع دەکرێت و چاپ دەکرێت پرینت دەکرێت و مەرحەلەکان هیچ کاتێک وەکو خۆی دووبارە نابنەوە پای مەرحەلەکان ئەپدەیت دەبن دەگۆڕدرێن شێواز و لێڤڵەکان دەگۆڕدرێن دەرگایەکان شوێنیان دەگۆڕدرێت دژمنەکان شوێنیان دەگۆڕدرێت واتە بەردەوام دیزاینی یاریەکە گۆڕانکاری بەسەردا دەکەن میکانیکەکە لە ریترنال بینیمان بەڵام سنووردار بوو بەڵام لەمە پێدەچێت کێڵ لەبین کاری زۆر گەوری کردبێت بۆیش دەڵێن میکانیکێکە 5 ساڵە خەتەنیا خەریکی ئەو میکانیکەن و باڕژ ناکەم یاریەکە زۆری مابێ بڵاو بکرێتەوە من پێم وایە ئەم ساڵ زانیاری زۆر باشی لەسەر دەزانین وەلەوانەشە بەرواری بڵاوکردنەوەمان پێ بڵێن کە ئەم ساڵ یان ساڵی داهاتوو یاریەکە بڵاو بکرێتەوە بێمەسە کریمزن دێزەرت گەیمپلەیەکی دوور درێژی لە ئۆنلاین بۆ بڵاو کرایەوە کە یاریەکە زۆر قەشەنگ و جوان و پڕ دیارە پڕیان یاریەکە پڕات بە ملیۆن شتی تێدایە و چەندی میکانیکی جیاوازی تێدایە کە زۆر نەماوە وەکوتم هەفتەکان ڕابش باسم کرد یاریەکە نمرەی 80 بەسەرەوە بێ 100 دەیکەم بەڵام هەفتەیەکان بێ خۆمی نادەم بەڕاستی بێمەسەر یوبیسۆفت لە مەفتەیە دووبارە شتێکی ئەنتیکەی کرد هەفتەکان هەفتەی ڕابردوو باسیۆم کرد کە یاری ئەساسن کرید بلاک فلاگ دواخراوە لەوانێت تا ساڵێکی دیکە نەیبینیم بەڵام لەم هەفتەیە شتێکی سەرنجاکێ ڕوویدا ئەویژەوە بووکەوە یوبیسۆفت یەکێک یاخود کۆمنتێکی پۆستێکی کردبوو لە تویتەری نووسی بوویکەوە ستاچیو یاخود پەیکەری پاڵەوانی یاری ئەساسن کرید بلاک فلاگە نوێیەکە ڕیمێکەکە لە ئۆنلاین بڵاو کراوەتەوە ئەمە پەیکەرە نوێیەکیە جەماعەتی یوبیسۆفتی هاتبوونە کۆمنتی ئەکاونتی یوبیسۆفت هاتە کۆمنتی لەسەری میمە بەناوبانگەکەی سانەدرێسی داناوە کە لەسەری نووسراوە ئەو شێت here we go again یعنی دووبارە دەستمان پێ کردەوە بێگومان وەڵام دانەوەکە مانای ئەوەی دەدەکەوە یوبیسۆفت ئاگداریە وەزعەیە بەڵام ئایا کەی یاریەکە بڵاوەکە شتە نازانین کە من زۆر ساڕۆنم ڕاستی چکە بلاک فلاگ بەڵام تەداخڵکردنی یوبیسۆفتی لە مۆزوعی بێگومان دەرخەری ئەوەی کە بەڵێ یاریەکە ڕاستە وە لە ماوەیەکی دیکە دەیبینین بەمەسەراوەڵەکانی ئێکسبۆکس و مایکرۆسۆفت چارێکی نوێی خۆی داهاتەکان و ڕێڤنوو داهاتی جیهانی گەیمینگ و ئێکسبۆکس و ئەوانەی هەموو بڵاو کردەوە و ڕایگەیاندکەوە لە 3 مانگی ڕابردووی کۆمپانیاکی خۆیان هەموو زار دەڵێن مانگی کۆمپانیا لەگەڵ مانگەکانی خۆمان جیاوازە بەڵام مهم لە جیهانی ئێکسبۆکس لە 3 مانگی ڕابردووی خۆیان بەگشتی داهاتی گەیم 9% ساڵ دوای ساڵ دابەزیوە ئەتا لەو چارێگە لە چاو ساڵەکان ڕابردوو چارێکی هەمان وەقت 9% دابەزیوە هیم 9% دابەزیوە کۆنتنت یاخود یاریەکانە دیڵسەکانە و لەگەڵ سرویس گوزاریەکانە کە گەیم پاس و ئەوانەیە 5% دابەزیوە هاردوێر ڕێڤنیو فرۆشی هاردوێر دووبارە 32% دابەزیوە نەک دووبارە تا بڵێم دەبارە لەوەتی ئێکسبۆکس بڵاو کراوەتەوە جگە لە ساڵی یەکەم لە ساڵی دووەمەوە لە دابەزین بوو پێمابی یەک هۆڵیدەی نەبوو نازم 2022 بوو یاخود 23 بوو لێک کاتدا پڵسێکمان بینی کە بەرز بووە ڕێڤنووی هاردوێر داهاتی هاردوێر واتە هاردوێر چیان واتە فرۆشی ئێکسبۆکس سیریەس و بەردەوام لە دابەزینە بەڵام ئەم جارە
کۆنتنت و سرویسیش دابەزیوە مثلەن چەند جارە دەمان بینی کەەوە هاردوێر دادەبەزێ بەڵام کۆنتنت و سرویس بەرز دەبەوە بەهۆی کۆڵ ئۆف دیوتی بەڵام بەهۆی کۆڵ ئۆف دیوتی ئەم جارەش خراپ بوو وەزەی زۆر باش نەبوو لە چاو کۆڵ ئۆف دیوتیەکانی ڕابردوو کە بیمان کە دەڵێم خراپ بوو هەم میلیۆنای لێفرۆشەیە بەڵام لە چاو ساڵیان ڕابردوو باش نەبوو ئەویش دابەزیوە تا بەگشتی جیهانی داهاتی ئێکسبۆکس و مایکرۆسۆفت لە بواری گەیمینگ هەر هەمووی ناقص بوو لە دابەزین بوو کە من پێم وایە سۆنیش بە هەمان شێوە دەبی هەستێکی زۆر جیاواز نابی دەبەرەوەی سۆنیش لە ساڵی پێنجەمە ساڵی پێنجەم بۆ هەموو کۆمپانیاک زۆر قورسە بتوانی کۆنسۆڵەکەی خۆت بفرۆشیت چکە زۆرت فرۆشتووە خەریکە دەگەیتە ئاستی ئەوەی کە هیچ کە نافرۆشی و زۆربەی ئەو کەسانی کە ویسیتیان هەیتیان لەوانەیە چەند میلیۆن کەسێک ما بن بیکردن بەڵام ئیدی سەقفە لە جیهانی کۆنسۆڵ لەو سەقفەی زیاتر ناتوانین تێپەڕ بێت چکە خەڵکی زیاتر کۆنسۆڵ ناکرێت تەنیا ئەو کەسانی کە کۆنسۆڵیان هەیە لەوانەیە کۆنسۆڵ بکڕن و تاکتاکەش ئەوەی کە هەرنیتی بێتە ناو جیهانەکە من پێم وابی حاڵەکە زۆر خراپ نییە 5 دابەزین ئۆکەی زۆر خراپ نییە 9 لە 100 دابەزین وەکو گەیمینگ بەگشتی هەر زۆر گرنگ نییە لەوە مایکرۆسۆفت هەفشێ بگوم مایکرۆسۆفت شەی پێدێ لە بەرەوەی داتێکی خەیاڵیان $1 تریلیۆن هەفشان پێدێ بەڵام ئەگە سۆنی وابی سۆنی بڕک مشکلێت کە سۆنی ئەو پارێزە بەلاهی نییە بەقەت مایکرۆسۆفت مایکرۆسۆفت صاحبی 4 تریلیۆن دلار ئۆکەی هەفشەی بە جیهانی گەیمینگێکی خۆشی دی نەشی بیز مەوزوع نییە پارێک خەیاڵی لە کۆپایلۆت و ویندۆز و ئەوانە کۆ دەکاتەوە سرویس و وان درایڤ و داتابیسەکانی خۆیان کۆ دەکەنەوە لۆ حەزی خۆیان لە ناو جیهانی گەیمینگن بۆیە شەدایانە مەڵتی پلاتفۆرم یعنی بەلایەنەوە زۆر گرنگ نییە وەکو دا عکسی سۆنی لەبەرەوەی کۆمپانیاکە زۆر زەبەلاح نییە هەر هەم تقریبا توان بڵێم داهاتی گشتی سۆنی ئێستا حالیان پلەیستەیشنە لە بواری ئەلکترۆنیات زۆر خراپە وەزەی سۆنی مثلا هەفتی ڕابردوو باسم کە تەلەڤیزۆنە بەراوانکەشی نامینێ دەبێتە TCL چکە لەگەڵ فرۆشتی TCL و فشکەکانی خۆی داتە TCL تەنیا فۆکسیانە سە پلەیستەیشن و فیلمەکانی سۆنی نەماوەی زۆر باش نەبووە سەیری فیلمەکان بکەنەوەی کە لۆگۆی سۆنی لەسەر بێ بەس بزای سۆنیش دەبینین بزای وەزعەکە فۆکو نییە حەقسەکردنە سە مایکرۆسۆفتی لەم هەفتەی مایکرۆسۆفت بە شێوەیەکی فەرمی ڕاگەیاندشی لە بەرپرسەکانی ناکۆپاری مایکرۆسۆفتی ڕاگەیاندکەوە ئەوان دەیانەوێ زیاتر یاریەکان لە ڕۆژی یەکەم لەسەر پلەیستەیشن بەردەست بخەن یاخود دانەوێ بە شێوەیەکی باشتر یاریەکان لەسەر پلەیستەیشن بڵاوکەنە بەتایبەتی PS5 مەسەڵەن دایانەوێ یاریی وەکو فۆرزا هۆرایزنی 6 دایانەوێ لە ڕۆژ یەکەم بەردەست بێ بەڵام بەهۆی ئەوەی پێرانەگەیشتنە بۆیە نەیەخستە ڕۆژیەکان بۆچی بۆی ئەو ڕقەمانی تازە باسم کرد تۆزێ بەرزتر بێت لە چاو لە بۆ کۆمپانیای مایکرۆسۆفتی بڵێن کاکە ئەوکەی مەژ وەزنمان خراپە وەزنمان باشە تکایە دایمەخە بۆیە لە داهاتوی مەسەڵەن لە دوای ئەوەز بە یاریە پێم وابێ یاریەکان لە ڕۆژ یەکەم دێنە سەر پلەیستەیشن 5 بێمە سەر بانجۆ کە زووی لە مەفتەی ئەپدێتیشنی لە بۆ یاریەکەی بڵاو کرا و یاریەکەی ئێستا بەشەوەی ئۆڵترەواید لەسەر کۆمپیوتەری دەتوانێت یاریەکە بکەی بە ڤێژنی کۆنیشە تا ڕیمێک وشت نییە تەنیا ئەپدێت کراوەتەوە بە شاشەی ئۆڵترەواید دەتوانێت یاریی وا کلاسیک ئەنجام بدەیت کە زۆر سەر شێتانەیە بەڕاستی یاریەکە لەسەر ئێکسبۆکس ڕەسە بڵاو کراوەتەوە کە هاوتای PS2 بوو بە شێوەیەکی ئۆڵترەواید ئێستا لەسەر کۆمپیوتەری بتوانین تاقیکەیتەوە کە زۆر جوانە یەک دووش خۆش دیارە بەڕاستی بانجۆ کە زووی یاریێکی خۆشەکانتان کردە بیکەن مەزمیهم شتێکی سەرنجامیش دیارە خۆشەویستانم ئەوش بەرنامە سفرێک ژیری بۆ هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بی تا ئاڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خودتان دەکات